بسم الله الرحمن الرحیم بینەرانی زۆر بەڕێز و عزیزی کەناڵی دیمان لە پرۆگرامی کلیلدا شادمانم کە بە دیدارتان شاد بووینەوە لە پرۆگرامێکی تازەدا بە ناونیشانی شادی جەستە و دەروون. خۆشەویستان، مرۆڤ لە دوو بەش پێکاتووە، بەشێکیان کە جەستەیە، بەشە فیزیکیەکەیە، ئەو بەشەیە کە دەبیندرێ کە ئاشکرایە، هەست بە ئازار دەکا، هەست بە ماندوێتی و شەکەتی دەکا. بەشی دووەم لە مرۆڤ بریتیە لەلایەنی دەرونیەکەی کە دیوە شاراوەکەیەتی، کە ناخەکەیەتی، کە کاتێک کە ئەو دەروونە ئازاری پێبگا لە ناخا دەردەکەوێ، لە ڕوخسارا دەردەکەوێ کە ناخ ئازاری پێگەیشت لە ڕوخساری ئەو مرۆڤەدا بە دەموچاویەوە دیارە کە فڵان کەس تەنگەشەی دەرونی هەیە، ناڕەحەتی دەرونی هەیە. ئەگەر لایەنی دەرونی نەبێ، مرۆڤ تەنها وەکو جەستە کار بکە، ئەبێتە ڕۆبۆتێک. بگرە زۆر جار ڕۆبۆت لە مرۆڤ جوانتر کارەکان دەکا. ئەو بەرنامەیەی کەوا بۆ ڕۆبۆتەکە دادەندرێ بە بێ زیاد و کەم وەکو خۆی جێبەجێ دەکا. بۆیە مرۆڤ ئەگەر لایەنە دەرونی و ڕوحیەکەی و ناخەکەی لێ دەرکەی، ئەبێتە مرۆڤێکی جوڵاو و هەندێک جار عەرزم کردن ڕۆبۆتەکە لە مرۆڤەکە جوانتر کارەکانی دەکات. بەڕێزان، هەندێک جار جەستە خۆشی نەدیوە، تەنها دەروون دیوێتی، بەڵام ئەو مرۆڤە زۆر هەست بە بەختەوەری دەکا. بۆ نمونە لە کۆڕێکی ئیمانیدا، لە کۆڕێکی ئیمانیدا کە ئینسان دادەنیشێ، خۆلەوە ئەچێ ئەو مزگەوتە یان ئەو ماڵە یان ئەو قاعە و هۆڵە کە مرۆڤ تێیە دانیشتۆ قسەی خێر دەبیستێ، لەوە چێ شوێنێکی گەرم بێ لە هاویناندا، لەوە چێ لە زستاناندا زۆر سارد بێ، جێگاکە تەنگ بێ، مرۆڤەکانی ناوی زۆر بن، زۆرجا هەناسەت تون دەبێ. ئەمە لە ڕووی جەستەیەوە تۆ لەم شوێنەیە دانیشتووی وەکو جەستە نەک چێژن نەبینیوە، هەندێک جار ئازاریشت چێشتووە. بەڵام لە ڕووی دەرونیەوە، لە ڕووی ناخەوە، لە ڕووی ڕوحەوە چەند خۆشەکە لەو کۆڕە ئیمانیە جاوتارێکی هەینی بێ، کۆڕێکی زیکری خواناسان بێ، باسی خودا و پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم، باسی قیامەت و خۆشیەکانی بەهەشت بێ، چەند شیرینە کە دەیتە دەرەوە، حەز بە چ لەزەتێک دەکەی، حەز دەکەی دەروونت، ناخت چ چێژێکی گەورەی وەرگرتووە. دووەم شوێن کە جەستە شادی وەرناگرێ، بەڵام دەروون حەز بە ئارامی و خۆشحاڵی دەکا کاتێک کە ئینسان لەگەڵ هەندێک لە هاوڕێکانی خۆیدا کە بە دڵ و بە گیان یەکتریان خۆش دەوێت، تەنها لە پێناوی خوای پەروەردگاردا خۆشەویستیان بۆ یەکتری هەیە، دوور لە کاری حیزبایەتی، یعنی بۆ حیزبێک کۆ نەبوونەوە، بۆ مەرامێکی سیاسی و دنیایی کۆ نەبوونەوە، بەرژەوەندیەکی تایبەتی مادی و کۆمەڵایەتی بە یەکی نەبەستونەوە. ئەم کۆمەڵە برایە لە پێناوی خوای پەروەردگاردا بە یەکەوە دادەنیشن، یان کۆمەڵێ خوشک لە کۆڕێکی خوشکاندا هاوڕێی یەکترن دادەنیشن بە یەکەوە، بە ئەمانەتەوە، بە متمانە و دڵنیاییەوە دەردەدڵی بۆ یەکتر دەکەن. ئەوەی لە ناخیاندایە زۆر بە ئاسوودەی هەڵی دەڕێژن و لە بەرامبەرەکەیان دڵنیان و متمانەیان پێیەتی کە نایدرکێنێ و نایجارێتەوە. هەمومان ئەو حاڵەتەمان بینیوە کاتێک کە لەگەڵ هەندێک لە هاوڕێکانتی لە سەفەرێکای، لە گەشتێکای، لە چوونە دەرەوەیەکای، لەوە ئەچێت جەستەتان زۆر ماندوو بوو بێ، بەڵام کە گەڕاویتەوە ماڵەوە هەست بە شادمانیەکی زۆر کردووە، ئەوەشت پێوە دیارە کە ناخت حەزی کردووە ئەو دانیشتنە بەجێنەهێنێ، بەجێنەهێڵێ، هەستت کردووە دابڕان لە هاوڕێکانت کە گەیشتوویتەوە ماڵەوە هەستت بە ناڕەحەتی کردووە، کە ماڵی خۆت خۆشترین شوێنی سەرزەویە ناو ماڵ و منداڵی خۆت، بەڵام چێژی دەرونی و ڕۆحیت لە هاوڕێیەتی ئەو هاوڕێ باشانت کردووە. سێم بیستنی هەواڵی خۆش. ئەو کاتەی کەوا هەواڵێکی خۆش دەبیستی، جەستەت هیچ چێژێکی وەرنەگرتووە، بەڵام ناخ و دڵ و دەروونت هەستی بە ئارامێکی زۆر خۆش کردووە، زۆر مرتاح بووە،
بۆ نمونە ئافرەتێک پیاوێک کە هاوسەرگیریان کردووە زەمەنێکی زۆر بەسەر هاوسەرگیریەکەیان ناتێپەڕیوە کە مناڵیان نابێ ناڕەحەتیان هەیە ئیتر خۆیان ناڕەحەتن دەوروبەر قسەیان لەسەر دەکا ئەزانی ئەو کاتێک کە ئافرەتەکە دەچێ فەحسێکی خۆی دەکا پشکنینێک دەکا سۆنەرێک دەگرێ و پزیشکەکە پێی دەڵێ حامیلەی دووگیانی و سکت هەیە ئەزانی ئەو ئافرەتە ئەو شادی دەرونیە خۆجەستە هیچی پێ نەودا نە خواردنی خواردووە نە ئاوی خواردوێتەوە نە هیچ شوێنێکی بینیوە بەڵکو لە ناو عیادەیە لە ناو نۆرینگەیە لە سەر تەختی نەخۆشی بەردەمی پزیشکە بۆ خۆی جەستە ناڕەحەتە بەڵام دەرونی لەو کاتەیە کە ئەو موژدە خۆشە دەبیستێ دوای ئەوەی کە خەریکە ناومێت بێت لە بوونی منداڵ ئەو موژدە خۆشە دەبیستێ چ چێژێکی دەرونی هەیە نەوەسف ناکرێ مەگەر ئەو کەسە ئەو دایک و باوکە خۆیان بزانن ئەو کاتێک کە هەواڵیان پێدراوە دوای چەند ساڵ لە نەبوونی منداڵ و خەریک بوون ناومێت ببن بەس ڕەحم و کەرەمی خوای پەروەردگار مابوو ئاواتیان هاتە جێ و موژدەی لە دایکبوونی کۆرپەیەک دێ بەڕاستی زۆر مرتاحن هەروەها کاتێک کەسێک نەخۆشیەکی مەترسیداری هەیە دکتۆر دەڵێ ئەم گرێیە ئەم شوێنە هەز دەکەین مەترسیەک هەیە بەڵام پێویستیمان هەیە بۆی دڵنیابینەوە پشکنینێک بکرێ بۆ گرەیەکەت بەشێکی دەنێرن بۆ تاقیگە دوای هەفتەیەک هەیە مانگێک ئەمجا دەگەڕێتەوە ئەو کاتە ئەم مرۆڤە بەردەوام ئەگەر خۆشترین خواردنی دنیا بخوا جوانترین جلوبەرگی لەبەرا بێ ئەم جەستەیە ئاگای لە هیچ نییە و هەست بە هیچ شادمانیەک ناکە بەڵام ئەو کاتێکەوە پشکنینەکەی دەگەڕێتەوە لە تاقیگە دەرەچێ پێی دەڵێن سوپاس بۆ خوای گەورە شکری خوا بکە کە پشکنینەکەت پاکە ئەو گرەیە پاکە هیچ وەرەمێکی مەترسیدان نییە سەرەتاناوی و شێرپەنجە نییە لە کاتی بیستنی ئەو موژدەیەدا بەس خودا و خۆی دەزانن کام ئینسانە چەندە هەز بە شادمانی دەکا کاتێک کەسێک سجنە لە گرتوخانەدایە خوابمان پارێزێ لەوەی کەوا لە هەوای ئازادی بێبەش بین و لەبەر دەستی هیچ کەسێکا لە سجن نابین ئەو کەسەی لە زینداندایە لە ئازادی بێبەشە کاتێ هەواڵی دەدەنێ خۆی بەتەمایە چەند ساڵی تریان هەیە بەتەمایە هەتا لە زیندان نابێ کەچی هەواڵێکی ئەدرێتێ موژدەی ئەدرێتێ لێبوردنێکی گشتی بۆ دەرچووە بەرامبەر لی خۆش بۆ و تۆ ئەم ڕۆیان بەیانی بە یەکجاری زیندان بەجێ دێڵی ئای لەو موژدە خۆشەیەی کە بۆ یەکەم جار بۆ یەکەم چرکە ئەچێتە گوێیەکانیەوە ئەوە بەڕاستی جەستەیە هەروەکو ڕۆژانە هەروەکو کاتەکانی ترە جەستە گۆڕانکاری لەسەر چێژ و دەروون نەبووە بەڵکو ئەوەی کەوا چێژ دەبینێ بریتە لە ناخەکەی بریتە لە دەروونەکەی ئەو کەسانەی کەوا لە ژووری لە سێدارەداندا بوون لە سەردەمی ڕژێمی پێشووی گۆڕبەگۆڕی بەعسیدا هەبووە لە ژووری لە سێدارەداندا بووە کە موژدەی دراوەتێ ئازاد بووی بەر لێبوردن کەوتی لێبوردنی گشتی لە وڵاتە دەرکرا ئەبێ ئەو کەسە لیان بپرسە لە کاتی بیستنی ئەو موژدەیەدا چ شادیەکی دەرونی و ناخی ڕووی تێکردووە ئەو کەسەی کەوا خوازیارە و حەزی تەواوی هەیە کە لەگەڵ فڵان کەسە هاوسەگیری بکە بەڵام ڕێگریەک لەلایەن ماڵی باوکی کچەکەەوە یان کوڕەکەەوە دروست بووە ئەو کاتێک کە موژدەیە درێتی ڕێگریەکە نەماوە هەموو لایەک بە شادی و خۆشی ڕازی بوون کە تۆ بە دڵخوازی خۆت بگەی ئەو کەسە بزانە لەو کاتەیە چ شادیەکی دەرونی هەیە کە جەستە خۆ هیچی وەرنەگرتووە بەڵام دەروون هەستی بە مرتاحی و ئارامی کردووە موژدەی دەرچوون لە تاقیگا لە خوێندن موژدەی ناوهاتنەوە لەو کۆلێژەی کە خۆت حەزت لێیەتی و لێ بخوێنی لە کاتی ئەو موژدە خۆشانەدا جەستە هەست بەوە ناکات کە لەکوێ دانیشتووە هەست بەوە ناکە ئەو شوێنە نەرمە ڕەقە ناو دڕک و داڵە بەڵکو تەنها دەروون هەست بە خۆشی دەکات جەستەی هەمال کراوە نمونەیەکمان هەیە لە قورئاندا بەڕێزان کە قورئانتان خوێندەوە ئەم بابەتانەی هەموو تیا بدۆزنەوە و بە جوانی تێبگەن و وە سەرنجی وردیان بدەن لە قورئانە پەروەردگار لە سوڕەتی یوسفە باسی ئەوەمان بۆ دەکا کاتێک کە ژنی عەزیزی میسر کە لە کتێبەکانە پێدەوترێت زولەیخا شاژنەکانی وڵاتی میسری ژنە وەزیرەکانی کۆ کردەوە بۆ ئەوەی لۆمەی نەکەن کە ئەوەی لەگەڵ ئەوایە و
لەبەر چاو دیدەی ئەوە کە یوسفا لۆمەی مەکەن کە چ جوانێکی بینیوە چ کەسێکی بینیوە کە شایەنی ئەوەیە شەیدای بێ و لە لۆمەی لۆمەکار نەترسێ بۆیە هەر یەکەیان داینان لەسەر کورسی و مێزی تایبەتی خۆیان هەر یەکەیان سێوێک پرتەقاڵێک میوەیەکەوەی کە لەو کاتەدا هەبوو بێ و چەقۆیەکی زۆر تیژیدایە دەستیان و لە کاتی ئەوەدا کە خەریب و دەست بۆ میوەکانیان بەر و پاکی کەن و بیخۆن بە یوسفی یوسف بڕۆ بۆ لایەن بڕۆ بەبەر دەمیان هاتیە پەڕە فلما رأينه أكبرنه وقطعن أيديهن وقلن حاش لله ما هذا بشرا إن هذا إلا ملك كريم سورة يوسف آياتي السيويك فلما رأينه كاتا آفرد كان يوسف صلاوي لكنه سريان برز كده ويوسف ينبيني أكبرنه همويان بديتني حفصان هوشيان لاي خويان نماو دیمەنی جوانی سەرنجڕاکێشی بێوێنەی یوسف مەستی کردن وقطعن ئەیدیەهن قورئان دەفەرمێ لەو کاتەدا هەموویان دەستی خۆیان بڕی واتە نەک کەسێک و دوو کەسیان هەموو دانیشتوان و شاژن و خاتوونەکانی کۆشکەکانی میسر هەر هەمویان دەستی خۆیان بڕی و لە جیاتی ئەوەی چەقۆکە بە میوەکەدا بێنن بە دەستی خۆیان داهێنا وقلن حاشا لله ما هذا بشرا وتیان بڕوا بکە ئەمە بەشەر نییە ئەمە مرۆڤ نییە إن هذا إلا ملك كريم ئەمە فریشتەیەکی زۆر بەڕێز و پاک و پوختە بەڵگەمان لەسەر ئەوەیە خۆ ئەم ژنانە هیچیان نەخواردبوو دەستیان لە هیچ شتێک نەدرابوو هیچ پارەیەکیان وەرنەگرت بوو کە بڵێ جەستە هەست بە ئارامی بکە تەنها بە بینینی ڕوخساری جوانی یوسف سەلامی خوای لەسەر بێ ئەو گەنج و لاوە جوانە بێوێنەیە هۆش و هەستیان لەسەر ئەوە نەما کە ئازاری دەست بڕین چێت تۆ دەرزیەک بەردەستت دەکەوێت خێرا دەست دەکێشیتەوە کەچی ئەوان ئەو چەقۆیان دێنا بە دەستی خۆیاندا و لە جیاتی میوەدایان بڕی خوێن لە جەستەیان دەچۆڕایەوە وا مەست بوو بوون بە بینینی جوانی دەرونیان وا تێکەڵاو بوو جەستەیان هەستی بە هیچ ئازارێک نەدەکرد بەڵێ زۆر جاری ئینسانێکە لە شوێنێکە دانیشتووە ئەو داڵی بینینی کەسێکە ئەوەندە بە تامەزرۆی دەرونیەوە دانیشتووە دوایی لێی بپرسە لەوە چێ شوێنەکەی دڕک و داڵ بوو بێ لەوە شوێنێکی بەردەڵانی زبر بوو بێ هەستی بەوە نەکردووە لەسەر چی دانیشتووە یان لەسەر چی دانەنیشتووە یان چی بینیوە یان دیمەنەکانی ئەو شوێنە چۆن بوون جەستا کۆتایی پێ هاتووە تەنها دەروون لە کاردایە و تەنها دەروون دەبینێ لە کاتی بانگەشەی هەڵبژارنەکاندا دەبینین هەوادارانی ئەو لایەنەی کەوا بە دڵیانە و هەوادارانی ئەون سەیرەکەی چەند سەعات بە پێوە وەستاون یعنی ئەگە بۆ نمونە کۆڕی وا هەیە لە سەعات 4 ئێوارە ببەسترێ خەڵک هەبووە لە سەعات 10 بەیانیەوە لێوە بووە لە 8 بەیانیەوە لێوە بووە تۆ دیقەت بدە ئەو هەموو سەعاتە بەڵام دەرونی لای مەبەستێکە دەرونی لای لایەنەکەی خۆیەتی لای بەرپرسەکەی خۆیەتی لای ئەوەیە کە بۆ خۆی بە هەواداری ئەو لایەنە دەزانێت لە خۆشی ئەو لایەنە دەروونە و سەرخستنی لیستەکەی خۆیدا ئەو هەموو مەسافەیە کە جەستە بە پێوەیە لە کاتێکا دەچێتە ماڵەوە شەو هەست بەو هیلاکی و شەکەتیە دەکا هەستی پێ نەکردووە هەست بە ماندووبوون ناکە هەندێک جاری تریش خۆشەویستان کانە عەذبه فی عەذابه شادی جەستە و دەروون لەناو ئازاردایە ئەمەش بابەتێکی تایبەتە شادی جەستە و دەروون لەناو ئازارەکەدایە جەستە ئازار دەچێژێ کەچی دەروون چێژ دەبینێ بۆ نمونە لە حەج و عومرەدا ئەوانەی کە چوون خوای گەورە لێیان قبوڵ کە و ئەوانەی کە نەچوین خوای گەورە بە نسیبمان کە ئەوەی چوو بێبینیوێتی گەشتی حەج و عومرە سەفەری پڕ بەرەکەتی حەج و عومرە لەو هەموو خەرەباڵغیەدا زۆر ناڕەحەتی هەیە بێ ئەنداز جەستە ماندوو دەبێ زۆر ناڕەحەت دەبێ کەچی سەیری کە هەز بە چه چێژێکی دەرونی دەکا ئەو کەسە کە دێتەوە لە حەج ئەڵێ هیچ خۆشیەک نییە لە ژیانە بە ئەندازەی ئەوە خۆش بێ باشە خۆجەستەت هیچی نەبینیوە خۆجەستەت ناڕەحەت بووە ئازار و شەون و خونی و گۆڕانی ژینگەی بینیوە عەزابی چێشتووە کەچی بەڕێزان تەماشا دەکەی کە دێتەوە ئەڵێ ئەوە نەم چێژ بینیوە کوێ چێژی بینیوە دەرونی ناخی چێژی بینیوە ئەڵێ بە هەموو خۆشی دنیا وەسف ناکرێ و ناتوانم باسی بکەم ئەو کەسەی کەوا لە جیهادی فی سەبیلی اللهدا بووە
وەکو سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. جیهاد و شمشێر شەڕی شمشێر وەکو شەڕی گولەژ نییە، شەڕی تفەنگ زۆر ئاسانترە. بە شەڕی شمشێر و تیر و کەوان و خەنجەر و ڕم بەرامبەر بە دوژمنی کافر وەستاوە کە زۆربەی کاتەکان نەیاری ناحەزی ئیسلام دوژمنە کافرەکان چەندەها قات بوون لە ڕووی ژمارە و چەندیەتیەوە بە ئەندازەی مسلمانەکان. مسلمان ئەو هەموو ڕێگای بیابانی بڕیوە، تینوێتی، برسێتی، بێنانی، بێ ئاوی، بێخەوی، کەچی چێژێکی عەجیبیان وەرگرتووە. وتوێتی وەڵڵاهی لەم جیهادەدا تامەزرۆییەکم هەبووە، خۆشیەکم هەبووە، مرتاحیەکم هەبووە، بە هیچ خۆشیەک ناگۆڕدرێتەوە کە خۆشیەکەش بریتە لە بەدەستهێنانی ڕەزامەندی خوا بە ئاواتی چوونە بەهەشتی خوای پەروەردگار. سێەم شەهید بوون ئەو کەسانەی کە تەنها و تەنها لە پێناوی ڕەزامەندی ئەڵڵادا شەهید دەبن. شەهید بوون واتە پارچە پارچەبوونی جەستا، واتە تکانی خوێن، واتە لێبوونەوەی ئەندامی جەستا، واتە کونکونبوونی ئەو جەستە نازدارە بەو هەموو ئازارەوە کەچی کاتێک کە حەڕامی کوڕی مەلحان لە کاتێکە کە شەو نوێژ دەکا خەریکی قورئان خوێندنە ڕمێک لەسەر سنگی دەدەن و لە پشتەوە دەرەچێ ئەڵێ فوست وەڕەبی الکەعبە، سوێن بە پەروەردگاری کەعبە زۆر گرەوەکەم بردەوە، فوست وەڕەبی الکەعبە، بە پەروەردگاری کەعبە بردمەوە، ئەمڕۆ سەرکەوتم. سەرکەوتی چی؟ تۆ مردووی، تۆ کوژرای، تۆ ئەو ڕمە بەهێزە ناوسکی هەمووی هەڵتەکاندووی لە پشتەوە دەرچووە، کەسی دەفەرمێ بردمەوە. بەڕاستی شادمانم چونکە ئەمڕۆ لە پێناوی پەروەردگارە بۆ ئیسلام ڕوحی خۆم بەخشی. بەڵێ شەهیدەکانیش ئەو عازابە توندەی کە بەجەستەیان دەگا و ئێمە چەندمان پەرۆشن ئەوان لە ڕووی دەرونیەوە بە پێچەوانەوە کانە عەذبه فی عەذابه، لەناو ئەو مەینەتی و ناڕەحەتی جەستەیەدا چێژی گەورەی دەرونی دەبینن. ئاینی ئیسلام کە هەمیشە دەیەوێ مرۆڤ شادی جەستە و دەرونی هەبێ، بەڵام کوفرە کە دەیەوێ مرۆڤ هەمیشە شادی جەستەی کاتی هەبێ لەسەر حیسابی وێرانکردنی دەرون. ئیسلام بەردەوام بەرنامەکەی ئەوەیە تۆ هەم جەستەت با لە شادیدا بێ هەم دەرونت. بەڵام خۆشەویستان کوفر بە پێچەوانەوە تەواوی کوفری عالەمی لە هەموو جیهاندا بە هەموو ناو و ناونیشانێکیەوە بە هەموو پەیڕە و پرۆگرامێکیەوە بەرنامەکەی ئەوەیە کە با جەستەت ماوەیەک لە خۆشیدا بێ بەڵام لەسەر حیسابی وێرانکردنی ناخ و دەرونت. من بابەتێکی زۆر سامناکە. ئیسلام کاتێک کە دەڵێ زینا حرامە، هاوڕەگەزبازی حرامە، عەرەق خواردنەوە حرامە، قومارکردن حرامە، بەکارهێنانی مادەی هۆشبەر حرامە، نێرگە لە کێشان حرامە، بۆیە پێت دەڵێ حرامە کە ئەوە لە کاتێکی کەم و کورتە. بەڵێ کەم و کورت جەستە هەندێک چێژ وەردەگرێ، کابرا قوڵتەقوڵتی نێرگەلێتی جەستەی لەوە ئەچێ لەو کاتەیە شادمان بێ، خۆ ئەوەی مادەی هۆشبەر بەکاردێنێت لەو کاتەیە لەوە ئەچێ ئەڵێن جەستەی خۆشیەکی پێ هاتووە، تەزووی خۆشی پێ تێپەڕیوە. ئەو کەسەی زینا دەکات لەوە چێت لەو چەند چرکەیەدا لەو چەند خولەکەدا هەستی بە چێژی جەستەیی کردبێ. بەڵام ئەی دواییەکەی ئەوە دوایی هەموو ژیانی لە ڕووی دەرونیەوە وێران دەبێ. ئەوەی زینای کردو دوای فرمێسک بە چاوی دێتە خوارەوە، ئەوەی کەوا تو نێرگەلە کێش و مادەی هۆشبەرە و لە قومارخانەکان و عەرەقخانەکانە کە دێنەوە ماڵەوە دوای ئەوەی کە بە حیسابی خۆی وە مەسافەیەکی کەم و کورت چێژی جەستەی وەرگرت دەرونی وێران بوو. لە ڕووی دەرونیەوە قەت قومارچیەکتان بینی و هەست بە ئارامی دەرونی بکە نەبەخوا هەستی پێ ناکە، هەست بە نامرتاحی دەکە. بۆیە ئیسلام عەرزم کردن کاتێک کە دەیەوێت کە پێمان دەڵێ فڵان شتە حرامە، بێدینەکە پێمان دەڵێ ئازادی شەخسیە، ئازادی تاکە کەسە، خۆ زەرەری بۆ کەس نەبووە، زەرەری بۆ خۆی هەیە. ئیسلام پێمان دەڵێ زەرەری نابێ بۆ خۆشت هەبێ. خۆشەویستان، ئیسلام پێمان دەڵێ نابێت چێژەیەکی کاتی و کەمی جەستا ببێتە هۆی وێرانکردنی دەرونت بە هەمیشەی. ئەی چی حەڵاڵە؟ هەموو ئەوانەی کە ئیسلام حەڵاڵی کردوون سبحان الله هەردوو خۆشیەکەت پێ دەبەخشێ. ئێستا زینای حرام کردووە، زەواجی حەڵاڵ کردووە، تۆ لەگەڵ هاوسەری حەڵاڵی خۆتدا هەم جەستەت چێژ وەردەگرێ
هەم لە دوای تەوابوون لە ماڵی خۆتا هەست بە مرتاحی و دەروون ئارامی دەکەی کاتێک کە خواردنەوەیەکی حەڵاڵ دەخۆی هەم جەستت هەست بە تام و چێژەکەی دەکا هەم دەروونت هەست بە مرتاحی دەکا ئەڵڵا ئەم دینی ئیسلامە چەند جوانە لەسەر دینەکەمان بەردەوام بین و بە جوانی تێ بگەین و لە پیلانەکانی کوفری عالەمیش ئاگادار و ئاشنا بین و ئاواش بۆ خەڵکی ڕوون بکەینەوە بڵێن ئەوەی کە کوفر دەیەوێت بەڕێزان بۆیە قەدەغە کراوە بۆیە دەوێت بە گژیا بچینەوە بۆیە منعی بکەین لە کوردستان و وڵاتی خۆماندا چونکە لەسەر حیسابی کەم و کاتێکی کورتی خۆشی جەستا دەرونی هەموو لایەکمان بە خێزانەوە بە تاکەوە بە کۆمەڵگاوە بەرەو ڕووخان و بەرەو بەدبەختی دەبە ناوبڕێکی زۆر کورتمان هەیە و دێنەوە دیدارتان بسم الله الرحمن الرحیم بەڵێ بەڕێزان باسی ئەومان کرد مرۆڤ کە دوو بەشە هەم لایەنی جەستەی هەیە هەم لایەنی دەرونی هەیە هەر یەکێک لە ئێمە بە فەزلی خوای پەروەردگار خاوەنی پیشەیەکین ڕۆژانە دەچینە سەر کارەکەمان و لە کاتی کارکردنە جا هەر پیشەیەکت هەبێ هەر یەکێک لە ئێوەی بەڕێز هەم جەستەمان ماندوو دەبێ هەم لایەنی دەرونیشمان ماندوو دەبێ هەردووشیان ماندوون بەڵام بۆ ئەوەی کارەکەمان تەنها ماندووبوونی جەستەیی هەبێ و بەهۆی شادی دەروونمانەوە لە ماندووبوونی جەستەمان کەم بێتەوە با هەوڵی ئەوە بدەین ئەو ئیشەی کە دەیکەین ئەو پیشەی کە دەیکەین لە لامان خۆشەویست بێ بڕواتان هەبێ کارەکەت چەندە زەحمەت بێ ئەگە دڵت پێی خۆش بێ لە ڕووی دەرونیەوە مرتاح بی وەڵڵاهی لە کارەکەتدا سەرکەوتوو دەبی و کارەکەت بەرهەمدار دەبێ و ئەوەندە ئازاری جەستەیی تینت بۆ نایێنێ وازی لێ نایێنی بەڵکو ڕۆژ بە ڕۆژ پسپۆڕی تیا پەیدا دەکەی وەزاتت تیا کارامە دەبی و حەز بە مرتاحی دەکەی و بەرهەمت جوانتر دەبێ ئێستا بۆ نمونە کوشت و کاڵکردن بەڕێزان کوشت و کاڵکردن زرعاتکردن کارێکی یەکجار قورسە بەتایبەتی لە زەمەنی پێشوودا تۆ ئێستا لەم کاتانەدا دەچێنی تۆوت چاندووە چەند دوعای خێر دەکەی یا ڕەبی خوا بڕوێ ئەوە بەس بە فەزلی خوای گەورەیە ئەو تۆوە گەنمە جۆیە چ دانەوێڵەیە کە چاندوتە لە ژێر ئەو زەویە تاریکەدا جووتەکە بەسەریا ڕۆیشتووە هەریەکە لە ژێر کەرسەکە گڵێکایە بەس فەزلی ئەڵڵایە سوبحانەهو وەتەعالە ئەو دەنکە گەنمە ئەو دانەوێڵە ڕەقا دەڕوێ لەسەر لا ڕاست دەبێتەوە ڕێگەکانی بۆ خوارەوە بێ قەدەکەی بۆ سەرەوە گوڵبکا و بڕواتە دەرەوە ئەمجا خوای پەروەردگار ڕەحم کا بارانی ڕەحمەتی بۆ ببارێ خوای گیان باران ببارێ وشکە ساڵی نەبێ دواتر پەروەردگارە ڕەحممان پێ بکەی کرم نەیخوا کولە نەیخوا سن نەیخوا حەشەراتی ژێر زەوی نەیخوا وشکی نەکا پاشان کە هاتە بەرهەم و گوڵی کرد و پێگەیشت یا ڕەبی خوایە نەسووتێ لە ڕەشەبا بە دوور بێ لە ئافات بە دوور بێ لە حەشەرات بە دوور بێ ئەمانە هەمووی خەمی دەرونین یعنی تۆ لەگەڵ ئەوەدا ئازاری جەستەت چێشتووە ئازاری دەرونیشت هەیە ناڕەحەتی دەرونیشت هەیە چونکە ئەم خەمانەت هەیە پاشان لە ڕووی جەستەیی ئەوە جاران کە وەکو ئێستا کارەکان ئاسان نەبوون مرۆڤ بە گاجووت جووتی کردووە واتە بە دووی دوو گاوە بە دووی دوو گوێ درێژەوە بە گاسنەیەکی بە ئاسنێک بە دووی ئەوانەدا ڕۆژ تا ئێوارە خەریکی جووتکردن بووە هەتا وەکو زەویەکەی داچاندووە و جووتی کردووە و گەنمەکەی ژێر زەویداوە زۆر ماندوو بووە جووتکردن زۆر ناڕەحەت بووە پاشان دوای جووتکردنەکە ئەمجا کە پێگەیشتووە بەداست دروێنەی کردووە دروێنەی داکسی سێژمن کردومەوە جەنابیشتان زۆرتان کردوتانە زۆر کارێکی زەحمەت بووە وەکو ئێستا غەسالە ئەو دەڕاستەوە ئەو شتانە نەبووە کاتێککە دەڕاستە نەبووە هەمووی بەداست دووراوەتەوە دواتر بە کۆڵ کۆیکەوە بی بەسەر خەرمانێک دواتر بە گاگێرە جێرەی بکە شن و کەوی بکە بیکە فەردەوە بە کۆڵ و بە وڵاغ بی بە ماڵەوە ئیتر ئەمە زۆر کارێکی زەحمەتە زۆر زەحمەتی هەبووە بەڵام سوبحان الله کەسانێکن لە ناو ئەو هەموو زەحمەتە جەستەیەدا چێژی دەرونیان بینیوە زۆر پێی مرتاح بوون وەنمونە بە حەدیثێک عەرزی جەنابتان کەم بۆتان بخوێنەوە لە صحیحی بوخاریدا هاتووە لە صحیحی بوخاریدا دەفەرمێ أن رجلا من أهل الجنة پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی دیمەنێکی بەهەشتمان بۆ دەکا دەفەرمێ کابرایە کەسێک پیاوێک لە ئەهلی بەهەشت یعنی دژۆتە بەهەشتەوە لە بەهەشتا خوای گەورە جێگای هەموو لایەکمان بەهەشتکە ئەوەی دڵت بیخوازێ ئەوەی حەزت پێی بێ ئەوەی بە خەتەرەی دڵتا بێ پێت دەدرێ وە لە وەش زیاترت پێ دەدرێ وە لە دەی نامەزید لە وەش زیاترت پێ دەدرێ
يعني ئەم ئینسانەکە لە بەهەشتا من ئەهلی الجەنە لە هیچی کەم نییە، هەرچی خۆشیە ئەوەی بە خەیاڵی مرۆڤ دێ لەبەر دەستایەتی. بەڵام کاتێک دەڵێ ئیستەأذەنە رەبەه فی الزەرع، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەم پیاوە بەهەشتیە ئەوەی کەوا مرۆڤ بە خەتەرەی دڵی ئاوێ لەبەر دەستایەتی. ڕۆژێکیان داوا لە خوای پەروەردگار دەکات دەفەرمێ پەروەردگارە یا ئەڵڵا سوبحانە وتەعالا ڕێگەم بدە کوشت و کاڵ بکەم، حەزم لە زرعاتە، حەزم لە فەلاحەتە. سوبحان الله عەرزم کردن ئەو زەمانەی ئەو پیاوانە یعنی قەدیم 2000 ساڵ لەمەوبەر 1000 ساڵ لەمەوبەر بەڕاستی شێڵانی زەوی، بەڕاستی دروێنەی داس، بەڕاستی خەرمان کۆکردنەوە، گێرەکردن، شەن و کەوکردن چ زەحمەتێکی گەورەی هەبووە. جاوەرە ئەو پیاوە لەو بیابانی عەرەبەستانەدا خوایە باران ببارێ، زیاد نەبارێ، کەم نەبارێ، وشکە ساڵی نەبێ، ئەبێت چ ناڕەحەتێکی جەستەی چێش بێ لە کاتی کوشت و کاڵکردنا. ئێستا لە بەهەشتایە لە هیچی کەم نییە، خۆ پێویستی بە پارە نییە، خۆ پێویستی بەنان نییە، خۆ پێویستی بە خۆراک نییە، هەمووی ئامادەیە، بە زیادەوە لەبەر دەستە، هەر دڵت بیخوازە لەبەر دەستایە. کەچی سوبحان الله دەڵێ خوایە گیان تکایەکم هەیە پەروەردگارە ڕێگەم بدە کوشت و کاڵ بکەم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ خوای پەروەردگار پێی دەفەرمێ ئەلەستە فیما شئتە، هەرچی حەزت لێوێ لەبەر دەستا نییە، هەمووی ئامادە نییە بۆت؟ قالە بەلە، ئەڵە بەرە وەڵڵا لە لوتفت بە زیاد بێ، لە فەزلی تۆیە ئەی پەروەردگار، ئەوەی بە دڵما هاتبێ، هەموو خۆزگەکانم هاتۆ دەزیێ و هەموو لەبەر دەستایە. ولكني أحب أن أزرع، جا سەیری وشەکانی فەرموودەکان کەن و خەتیان بەژێرا بێنن. أحب، بەڵام خوای هەر حەزم پێیەتی، هەر حەز، نەپێویستیم بە پارەیە، نەپێویستیم بە دانەوێڵە فرۆشتنە، نەپێویستیم بە باراش و نان و ئاردا، بەس خوای هەر حەزم لێتی. أحب أن أزرع، هیوایەتم ئەوەیە خەریکی فەلاحەت و کوشت و کاڵم و حەزم پێیەتی. یعنی ئەم ئینسانە بیر لە حەدیسەکە بکەنەوە لە دنیادا لەگەڵ ئەوەدا جەستەی چەندەمان دوو بووە، ئەوەندە چێژی دەرونی لە کوشت و کاڵکردن و ئەو ڕەنج و مەینەتێ بینیوە، دەرونی بینیوێتی. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ پەروەردگار دەفەرمێ ئەوە زەوی هەموو زەوی بەهەشت لەبەر دەستایە، بچێنە دەست بەجێ شین دەبێت، دروێنە دەکەی، ماندووی جەستەشن نابێ، بەڵام ئیسراحەت دەکەی، مادەم ئارەزووی خۆتە بیکە. کابرایەک لە مەجلیسەکەی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم، ئەعرابی بوو، وتی لا تجدوه إلا قڕیشیا ئەو ئەنصاریا، بەخوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو پیاوەی تۆ باسی دەکەی یان خەڵکی مەکەی لای خۆتانە یان لەم برایاری دەدەرانەی مەدینەیە، بەخوا ئێمەی بیابان نشین تااقەتی زرعاتمان نییە، ئێمە بەدوی حشتر و مەڕ و بزنی خۆمانەوەین و کوشت و کاڵ ناکەین و حەزمان پێی نییە. ئەوە ئیلا ئەو سەحابە هەبێ و نەبێ یان مەکەیە قڕیشیە یان خەڵکی مەدینەیە و لە یاریدەدەرانی ئەنساری مەدینەیە. فضحك النبي صلى الله عليه وسلم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زەردەخەنە هاتە سەر لێوی و پێکەنی بەم قسە خۆشەی ئەو پیاوە. کەواتە بەڵگەمان لەم فەرموودەی صحیحی بوخاری ئەوەیە زۆر جار پیشەکە لە ڕووی جەستەییەوە ماندوود دەکا، بەڵام لە ڕووی دەرونیەوە هەز بە مرتاحی دەکەی. بۆیە تکاتان لێ دەکەم هەر پیشەیەک دەرونت حەزی لێی نەبوو، بڕۆ بە دوی ئیشترا بگەڕێ، بڕواکان بە ئیشەکە دەمرێنی و خۆشت بە هیلاکە ئەدەی و ناڕەحەتیش دەبی و پیریشت دەکا و زۆر ئازاریشت دەدا، بەڵام جەستەت چەندە ماندوو بێ. ئەگەر بە پیشەکەت خۆشحاڵ بووی، پێشتر عەرزم کردن وەڵڵی پسپۆر دەبی تێیدا، ڕۆژ بە ڕۆژ بەهرەمەند دەبی تێیدا و چێژ و خۆشی وەردەگری و هەز بە مرتاحی دەکەی. بەسەراتێکی واقعیتان عەرز کەم کە لە گۆڤاری وێنادا، گۆڤاری وێنا کاتی خۆی دەردەچوو ژمارە 4 لە نیسانی 2017 دەرچووە لە لاپەڕەی 16دا. دووبارەی دەکەمەوە ناونیشانەکە، گۆڤاری وێنا گۆڤارێکی کۆمەڵایەتی دەرونی خێزانی بوو، ژمارە 4 نیسانی 2017 لاپەڕەی 16. مامۆستایەکی بەڕێزی نووسەر ئەڵێ ڕۆژە لەگەڵ خاوەن تەکسیەکە شۆفێری تەکسیەکە سەرکەوتم بۆ شوێنێک دەڕۆیشتم، ئۆتۆمبیلی خۆم نەبرد بە تەکسی هاتوو چۆم کرد. ڕێگاکە دوور بوو، شۆفێری تەکسیەکەش پیاوێکی بەڕێز و بە ئەدەب و محتەرەم و قسە خۆش و ڕووخۆش و دیار بوو خوێندەوار بوو. کەوتینە گفتوگۆ قسە، وتی مامۆستا پیشەت چییە؟ من وتم پیشەکەم ئەوەیە خەریکیەوەم. وتی وەڵام منیش شۆفێرم. مامۆستا ئەزانی خۆشترین ئیش لە دنیادا شۆفێری تەکسیە.
وتم چۆن وتی کۆمەڵێک خاڵ هەیە لە شۆفێری تەکسیدا وای لێ کردوم زۆرم حەز بە پیشەی شۆفێری تەکسی بێ وتم وەکو وتی یەکەم ئازادی کەی ئیش دەکەی یاننا ئێستا من فەرمانبەری حکومەت نیم فەرمانبەری کۆمپانیایەک نیم هەشتی بەیانی ڕێک لەوێ بە لەوێ نەبی و پەنجەن نەکردبێ و ئیمزان نەکردبێ غیابی سعات چواری ئێوارە بڕۆوە سعات دوانزە بڕۆوە یەک دەوامەکەت تەوا بوو خۆم ئازادم کەی ئیش دەکەم یان ئیش ناکەم حەزم لێ بێ بە شەو ئیش دەکەم ڕۆژی وایە حەزم لە ماڵەوەی لەگەڵ ماڵم ناوە دانیشم بە شەو قەرە بۆ ئیشکردن دەکەمەوە بەیانی وا هەیە حتا شەو ئیش دەکەم شەو بە مرتاحی دەڕۆمەوە ماڵەوە ئارەزوی خۆمە شەفتی شەو ئیش بکەم یان ڕۆژیش بکەم یان بە شەو ڕۆژگە تااقەتمە بێ ئیش بکەم کەس پێم ناڵێ ئاوا بکە و ئاوا بڕۆ خۆم ئازادم بە کام شەقامدا بڕۆم حەزم لەو شوێنەوێ پێدا دەڕۆم وتی خاڵی دووەم کەوای لێکردوم شۆفێری تەکسیم زۆر بەلاوە خۆش بێ بەردەوام مرۆڤی تازە و جیاواز دەبینم آخر هەر یەکە نەوعەکە هەر یەکە تەبیعەتێکە هەر یەکە پیشەیەکە دڵخۆش لەگەڵ تا سەر دەکەوێت خەمبار لەگەڵ تا سەر دەکەوێت تازە زاوا لەگەڵ تا سەر دەکەوێت کوڕمردوو لەگەڵ تا سەر دەکەوێت بێتەحەمل لەگەڵ تا سەر دەکەوێت قسە خۆش لەگەڵ تا سەر دەکەوێت دوودی دایمە مرۆڤی تازە و جیاواز ئەمجا قسەی جیاواز یەکێ لە حکومەت ناڕازیە یەکێ مەدحی دەسەڵات و حکومەت دەکا یەکێ دەڵێ وەڵڵا عیبی نییە یەکێ لەوە کەی زروفە هەر یەکە قسەیەکی جیاواز چیرۆکی جیاواز دەبیستم ئێتر قسە دەکەین ڕێگای دوورە هەر کەسە دەردە دڵی خۆی هەڵدەڕێژێ بەردەوام چیرۆکی تازە دەبیستم زۆر خۆشە مامۆستا شۆفێری تەکسی وتی سێمیان هەر کەسێکم بەدڵ نەبوو دەتوانم ڕای نەگرم بۆی حەزم لە چارەی فڵان کەس نییە و حەزم لێ نییە دەچم لەولاوە نەفەرێکی کاڵ دەگرم کەس بە زۆر ناتوانێت بڵە فڵان کەس هەڵگرە لەو سەر شەقامەیە بۆ فڵان کەسی ڕابگرە و بۆ خۆی ڕامەگرە ئەمر و فەرمان بەدەستی خۆمە و سوکان بەدەستی خۆمەوەیە وتی چوارەمیان کاتی دەوام بەدەست خۆمە خۆم مدیری خۆم حەزم لێبێ داوام دەست پێ دەکا حەزم لێبێت داوام کۆتایی پێهات وتی ئەزانی مامۆستا شۆفێری تەکسی بۆیە خۆشە دەوام بەدەستی خۆمە پێنجەم گوێ لە ڕادیۆ دەگرم گوێ لە تەسجیل دەگرم جا ئازادیشم گوێ لە وتاری ئاینی دەگرم گوێ لە قورئان دەگرم گوێ لە گۆرانی دەگرم گۆرانی خاو گۆرانی سەریع ئارەزووی خۆمە شەو ڕۆژ ڕادیۆ تەسجیل لەبەردەستمایەوە بە ئارەزووی خۆم بەکاریێنم شەشەمیان وتی مامۆستا بۆیە شۆفێری تەکسیم پێخۆشە هەموو شوێنی شار دەزانی ئەم شار ئەگە شۆفێری تەکسی نەبووە نیوەی دائیرە و مەکتەب و خەستەخانە و فەرمانگە و ماڵی مەسئول و فاڵی فڵان مەلاوزانە و دکتۆرم نەدەزانی ئێستا بەهۆی شۆفێری تەکسیەوە هەمووی شارەزا بووم دەزانم ئەم سەری شار بوو ئەو سەری شار چی لەکوێ و چی لەکوێ نییە هەمووی شارەزام ئەوە بەرەکەتی ئەو شۆفێریەیە ئەڵا وەڵا وای لێکردم وتم وەڵا برام نیش تەکسیەک بگرم و وا باس کرد ئەوەندە بە چێژەوە باس کرد منیش بم بە شۆفێری تەکسی بە پێکەنینەوە وتی بەڵام بە پێچەوانەوە مامۆستا بڕواتان هەبێ هیچ پیشەیەک نییە لە شۆفێری تەکسی ناڕەحەتتر بێ وتم برا تۆ نیو سعاتە باسی خێر و بەرەکەتی شۆفێری تەکسی دەکەی بۆ من وتی وەڵی مامۆستا لە ڕوێکی تریشەوە بە دیوێکەدا سەیریکە ناخۆشترین پیشە لە هەموو جیهاندا شۆفێری تەکسیە وتم چۆن وتی یەکەمیان دەبێ هەموو ڕۆژێ ئیش بکەی ئەبێ هەموو ڕۆژێ ئیش بکەی وەڵی وەرە ڕۆژە دانیشە دوو ڕۆژ دانیشە پێتەوە دیارە چونکە تۆ ڕۆژانە کار دەکەی ئەبێ هەموو ڕۆژێک ئیش بکەی دوو ڕۆژ دانیشی پێتەوە دیارە کەواتە شۆفێری تەکسی ئیسراحەتی نییە وتم وتی دووەمیان ئەبێت لە بەیانیەوە من سارەکەم جەڕ عادیە و باشترەوە کەم مەسرەفترە لە سارەی ئۆتۆماتیک ئەبێت لە بەیانی زۆوە حتا کاتی خەوتن و دەچمە ماڵەوە خەریکی ئیستۆپ و کلاج و جێرگۆڕین بم بڕوات هەبێ مامۆستا تووشی قاجێشە بووم تووشی پزگێشە بووم قاچ و قولم نەما هێندەی کلاج و ئیستۆپ و جێرگۆڕین هەموو لەشم لە ناوچوو یاخوا نەکەوێ قەرەباڵیەکەوە جار هەیە بە سعاتێ لە شوێنە دەرناچی 100 جار دەبێت کلاج و ئیستۆپ بکەیت بەخوا مامۆستا فەوتان بە سایقی تەکسیەوە وتم وتی سێمیان تووشی تاسەی بەرز و کەوتنە چاڵ و شکانی لای فیتەر دەبی ئەم جادۆبانش خۆ حکومەت کەم تەرخەمە پێدا هەر ئاوا دەزانی کەوتە شوێنێکەوە شوێنێکت شکاوە کە چوشیە لای فیتەر ئەوەی بە مانگێک پەیدام کردو هەموو دەبێ بخەمە دەستیەوەوە کاتە من سەپانی پوشم بەخوا مامۆستا پیشەیەکی ناڕەحەتە وتی چوارەمیان مەترسی تەڵەی کامێرە بێ ئاگا دەبی لە یەک شوێنە ئەڵێ لە 6 بڕۆتۆ لە 7 ڕۆیشتووی کەسابەتی دوو ڕۆژمان بکەینە دەستی مرورەوە لەو سەر هەمومان لێ دەستێنێتەوە دەتخۆوە کەسابەتە ئەوە ئیشە گیرفانت هەڵدەتەکێنێ بە یەک هەڵا
پێنجەم جۆرەها مرۆڤ سەر دەکەوێت زۆربەی هەرە زۆریان ناڕازین نەخۆشە لە دکتۆر ناڕازیە و مۆزەفە و کرێتیە لە حکومە ناڕازیە موچە خۆرە دەڵە موچەکە نهات ڕۆژ تا ئێوارەکەی شەو دەچمەوانێ بیری سلبیم هەیە چونکە زۆربەی ئەوانەی لەگەڵ ناسەر کەوتون ناڕەحەتن دەوڵەمەند کاکەوە دەوڵەمەند ئۆتۆمبیلێکی مۆدیل بەرزی پێەیە خۆ نایەتە سەر شەقام لەگەڵ تەکسی سەرکەوێ وانە چ سەرمایه‌دارێکت دیوە دەگمەن نەوێت لە شوێنێک بڕوە مەگەڵ بۆ خارج بە تەکسی بڕوە ئەینا لە وڵاتی خۆماندا هەمووی دوا ئۆتۆمبیلی پێ و شۆفێری هەیە ئەوەی وتی لەگەڵ منا سەر دەکەوێت هەمووی فەقیر و هەژارەکەیە یان کرێچیە یان موچەخۆرە یان قەرزدارە یان دەردەدارە کاکە هەمووی ناخی خۆی هەڵدەڕێژێ من ئەبێ خەفەتی ئەو هەموو خەڵکەش بچێ بە سینەما وەڵی شەی وایە دەڕۆمەوە دنیا لەبەر چاوم تاریک بووە ئەوەندەم بیری نەرێنی بیستووە هەر دنیا لەبەر چاوم گەشی نەماوە هەرچی دەیبینم مەئساتی هەیە وتم دوای ئەوە کۆرەوتی مامەسە لەوە خراپتر جاری وا هەیە لەسەر 1000 دینار تووشی شەڕ بووم کابرا سەرکەوتووە لەو سەر دەڵێ 500 دەڵێن نەوەڵا 3000 بڵێ بابە حتا بە چوار لەگەڵی ڕێک دەکەوی تۆ قسەت بکردایە لەسەر 1000 دینار کەسەکە قاپیەکە پێوەداتەوە خەریکە قاپی سارەکەم دەردێنێ ئێ شەڕی لەگەڵەکەی ناکرێ لەسەر 1000 دینار ڕقی خۆی بە سارەکەی تۆ دەڕێژێ ئێتر ئەوەش بەڵایەکی تر هەر نەفرە لەگەڵ ما سەر دەکەوێ وتی خاڵی حوتەم داوای شتێک دەکا یەکێڵە خواز زەحمە نەبی خەسە قورئان یەکێکتڵە بە قورئان بۆ مام کەسە گۆرانیە یەکێڵە هەر بیکوژێنەوە یەکێڵەوە دەنگ و باسی تازە دەبێت چی بەبی خەسەری یەکێڵە کەش و هەوام دەوێ باش من بەدڵی چێ بکەم بەدڵی چێ تەسجیل بەکاربێنم ڕادیۆ بەکاربێنم گۆرانی لێدەم وتار لێدەم بەرز بێ نزم بێ وەڵا نازانم یعنی من بوومە خزمەتکاری ئەو خەڵکانی کە لەگەڵ ما سەر دەکەون دەبێت بە ئارەزوی ئەوان گوێیەکانم بەکاربێنم گوێی من ئەو شتانە بە بیستێکە نەفەر پێخۆشە وتی هەشتم دەبێت نەفەر بۆ کوێی حەز دەبێ بۆ ئەوێ بڕۆی دەڵە بڕۆ بۆوێ دوایوە ناناوە ڕۆ بەو کۆڵانەدا بڕۆ کاکە بم بە فڵان شوێن دیسان لێەوە بڕۆکەواتە من بەردەوام ژێر دەستەی خەڵکم ئای مامۆستا کە شۆفێری تەکسی ناخۆشە وتی نۆیەم دەبێ وەکو ڕاوچی دایمە چاود لەسەر قەراغی شەقام بێ دەبێ وەکو ڕاوچی چاوێکم لەسەر شەقامەکەی بەردەممە تووشی پێکدادان و لە نەفرێک نەدەم لە ئۆتۆمبیلی بەردەم نەدەم چاوێکی شم وەکو ڕاوچی ئەبێت لەسەر شەقامەکە بێوزانی کابرا دەست بۆ لوتی بەرێ من ڕای دەگرم هێواش یەکەمەوە زاندڵە بڕۆ کابرا سەری دەخورێنێ من وەزان داوای ڕاگرتن دەکا بۆیە دایمە خەریکە چاوم خێل دەبێ چاوێکم لەبەر دەمم چاوێکم لاوێنە چاوێکیشم جاسووسی سەر جادا بزانم لە کوێوە دەستێک ئاوا لێ بکرێ و من لادەم و تەکسێکەمی بۆ ڕاگرم وتی بەڕاستی مامۆستا ئەمن و خاڵەوای لێکردم ناخۆشترین شت لە ژیانە شۆفێری تەکسیە وتم برا وەڵی سرم لێ تێک چوو تۆ لەمە پێش ئەوەندەت خاڵی ئیجابی باس کرد بە جوانی باسی شۆفێری تەکسیت کرد خەریب واز لە مامۆستایەتی بێن وچم شۆفێری تەکسی بکەم ئێستا واد لێکردم هەر تۆ واد لێکردم هەر بێزم لە تەکسی دەبێتەوە ئەڵم خوالێت بە زیابەت چانی هەرچی بکەم چانە شۆفێری تەکسی نیم وتی مامۆستا ڕێگاکە دووربیستمی قسەی خۆشت بۆ بکەم ئەوە نمونەیە لەسەر ژیان ئاوایە ئەتوانی بەدیوێکە سەیریکەی سەیری پیشەکەی خۆتکەی وا بۆ خۆتی برازێنەوە هەموو خەڵک بەخیلیت پێبەرێ هەر خۆت حەسوودی بە خۆت دەبێ ئەڵی تۆ بڵێ من شەیەم هەیە خۆتی کاکە دەرونی خۆت وا لێ بکە وا بزانێ هیچ کەس نییە لەم سەر زەوێدا بەقەدەر تۆ مرتاح بێ بەقەدەر تۆ پیشەی خۆش بێ ئەشتوانی بەدیوێشکەوە سەیری ژیانت کەی سەیری پیشەکەت کەی سەیری گوزەرانت کەی سەیری موچەکەت کەی سەیری کارەکەت کەی وا بە ڕەشی بێڕوانێ وەکو چۆن زەمی شۆفێری تەکسیم کەی تا تۆ لە تەکسیە ترسی ئەتوانی ژیانی خۆش دوا لێ بکەی بەڵێ بەڕێزان بەڕاستی ئەم نمونانە جوانن وەڵڵاهی ژیانی هەر یەکێک لە ئێمە وایە بڕواتان هەبێت دەتوانین وەکو شۆفێری تەکسی کە مەدحی کرد ئەوە نە بە جوانی سەیری ژیانی خۆمانکەین بەردەوام بڵین پەروەردگارە بمان بوورەکە نەمانتوانیوە سوپاست بکەین بەخوا من وەکو خۆم وام الحەمدولله بڕواتان هەبێت مەلایەتی بانخوازیم قەت وەکو پیشەی نان پەیداکردن سیر نەکردووە هەر تەنانەت سوپاس بۆ ئەڵڵا پێویستیشم پێی نەبووە بەس وەڵڵاهی چێژێکی لێ وەردەگرم ئەو کاتانی کە هێشتی بێت یان لە مزگەوت وتار بدەم یان ئێستا کە لە ماڵی خۆمان وتارەدەم و ئەزانم هەموو ئەو شارەهی منە ئەوە نەحەز بە مرتاحی دەکەم خەڵکێکی شەیە ڕۆژ دەژمێرێ ساڵ دەژمێرێ بەس خانە نشین بێ بەس لەو پیشەیە ڕزگاری بێ جەنابەت هەر پیشەیەکت هەیە تەنانەت کرێکاری ئەوەندە حەز بە پیشەکەت بکە دەرونت مرتاحکە جا کە دەرون مرتاح بوو ها حەدیسەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی جوتیاری و کشت و کاڵکردن بەو هەموو ناڕەحەتیەوە کابرا ئەوەنە دەرونی چێژی لێبینیوە لە بەهەشتیشە حەزی پێیەتی ئەڵێ خوایە لە بەهەشتیشە حەز دەکەم جارێشکە کشت و کاڵ بکەمەوە زانای پایەبەرزی ئیسلام جێگەی بەهەشت بێ خوای گەورە لە ئێمەش و لەویش خۆش بێ جەنابی مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس
فەرموویەتی وەڵڵی هێندەم چێژ لە دەرزوتنەوەی فەقێ وەرگرتووە دەترسم لە قیامەتا پاداشتم نەبێ ئەخ بەڕێزان دەرزوتنەوەی فەقێ وەکو ناو هۆڵی زانکۆ و ئامادەی و ئەوانە نییە مامۆستایەک بە پێوە کۆمەڵە تەلەبە دانیشتون لەسەر بوەردەکە دەرسەکە شەرح دەکا و تێدەپەڕێ یعنی زۆرجە مامۆستا نازانی لەو 30 تەلەبەیە لەو 20 تەلەبەیە چێت تێگەیشتۆ تێت تێ نەگەیشتۆ دەرسە و شەرحی دەکا و دەڕوە بەس دەرسی فەقێوانێ من خۆشم فەقێ بووم جەنابیشتان لە مامۆستایانی ئاینی پرسم دەرسی فەقێ مامۆستا یەقینی دەبێ هەبێ کە تۆ تێگەیشتووی واللهی ناوسکی دێتە دەرەوە دەرونی ماندوو دەبێ حتا ئەو فەقەیە تێدەگەیەنێ حتا خۆی مامۆستا کە دەرسی بە فەقێەوە چونکە ئەو فەقێ لەبەر دەستیاتی یان دوو فەقێ لەبەر دەستیاتی یەقینەیە کە فەقێکە تێنەگەیشتووە جاریوان لە کتوپڕا پرسیارێک لێ دەکەم مامۆستای وانە بێژ بۆی کە بزانێتەوە هۆشت لەکوێیە خەیاڵت لەکوێیە تێگەیشتووی یان هەر بەڵێ قوربان دەکەی لە دەرسی فەقیهاتیە زۆر قورسە زۆر قورسە بڕواتان هەبێت لە کرێکاریکردن و بلۆک کێشان و بەرکێشان قورسترە کەچی مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس نزیکی 80 ساڵ زیاتری تەمەنی دەرسی وتۆتەوە وتوێتی وەڵڵی خەمی ئەوەمە لە قیامەتە پەروەردگار پاداشت نەداتەوە بفەرمێت لە دنیادا ئەوەندەت خۆشی چەشتووە ئەوەندەت خۆشی چەشتووە بۆیە بەڕێزان با ئاگامان لە خۆمان بێ با ئاگامان لە خۆمان بێ شادی جەستەمان لەگەڵ شادی دەروونماندا هاوتەریب بێ تکایە با دواوە بکەین و لەخوا بپاڕێنەوە خوایە بمان پارێزی لەوەی کە بەهۆی وەرگرتنی چێژێکی کەم و کاتی جەستەوە تووشی حاڵەتێک بین کە هەتایە دەروونمان وێران بێ لەو گوناهانە بمان پارێزی یا ڕەبی خوای پەروەردگار داوا لێ دەکەین و لێت دەپاڕێنەوە بە ئیزنی پەروەردگار ئەو کارەی کە دێتە ڕێگامان ئەو پیشەیە کە دێکەیە مای بژێوی ژیانمان دەروونمانی پێمڕتاحکەی بەهۆی حەز بە ماندووی جەستەیی نەکەین بابەتێکی گرنگە ئینشاءڵڵا جارێکی تریش گوێی لێ بگرنەوە دوعای بەختەوەری بۆ خۆم و بۆ جەنابتان دەکەم هەموو لایەکتان بە پەروەردگاری میهرەبان دەسپێرم والسلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه